لەسەر نسکۆ وەستاین لەسەر هەرس ئەماژەمان بۆ کرد کە ئەمە بە بڕوای سیاست مەداران ئەمە نەکسەیەکی گەورە بوو لە شۆڕشی کورد پێم خۆشە ورتر بچینەوە سەر ئەو تەوەرەیە من پێم بڕیت من تەمان وەکو باسم کرد جیاوازی ڕێی هەبوو لەویا مەسەن ئێمە مەسەن من بەعزێ برادری کە بەعزێ خەڵقیان نەک بڵێ لە سەکردایەتی ڕێی وا بوو کە ممکنە وەکو پارتیزانی تۆ بتوانی بەردەوام بی بۆ نمونە و پاشەوە کە تۆ بەردەوام بووی وتوانیت هەندێ شەڕ لەوێ شەڕێ لەوێ شتێ لێ بربەرەکانی هێزەکانی سەدام بکەی سەدام ئەو ڕێکەوتنی بۆ کردبوو بۆی کڕۆشی کوردی تەواو بێ کە دی تەواو نەبووە ممکنە تاسی لە ڕێکەوتنەکەوکە بەڵام ڕێئی تر بڵێن شخصی مەلا مستەفا ئەوانەی کە تێیدی ئەویانە کە تەمەن تێیدی ئەو زۆر زیاتر بوو لەوەی کە هین بێ تەفسیرێکی تریان هەبوو ئەمە ڕێکەوتنێکە هەموو لای تێیدی کردووە ئەمریکا تێیدی کردووە سۆڤێت تێیدی کردووە دووەلی عالەم و ئۆپێک و هەمووی و ئێران و عێراق و هەر شتێ بکەی نەتیجەی نابێ ناتوانی بگەیتە نەتیجەیە باشترە کەوا فترەیەک دوورکەویتەوە بڵێن کۆتایی پێبێنی لە پاشا لە فرسەتێکی ترا بێتەوە ینی ئاوا ڕێیەکە بوو لەبەرەوە ڕێی دووهەم طبعاً کە باس کرار سەرکردایەتی ئەکسەریەتی هەبوو معلوم بەرامسپا شەرحەیەکە قەناعەت پێ هەبوو لەبەر ئەو ڕێی دووەم سەرکەوتوو و زۆربەی زۆری خەڵکەکە لەگەڵ ئەوە بوو کۆتایی هات بە شۆڕشەکە ینی ئاوا بوو شتەکەیانی وەکو جیاوازی لە ڕێی وشت ڕێی یەکەم وەکو مخاتەرە حساب کرایان دەوە مخاتەرە بە شتێ بکە ممکنە هیچ نەتیجەشی نەبێ ڕێی دووەم وەرگیرا من قەناعەتی خۆم طبعاً ڕێی یەکەم احتیمالی هەبوو کە تۆ بتوانی شتێ بکەی بەڵام وتایکی دیژ نەبووی بەس ڕێی دووەم بوو بە ڕێی زۆر بوو بە بریار و بریاردرا کە کۆتایی بێت بەڵام قسە لەسەر ئەوەیە کە جەناب تو مامۆستا برایم ئەحمەد پێداگریتان لەسەر وەکتۆ کە شۆڕش بەردەوام بێت برایم ئەحمەدیش لێکێ بوو لەو ڕێیانەی کە من باسم کردوی پارتیزانی خوا لە خۆش بوو عەلی عەسکەری خوا لە خۆش بوو برایم ئەحمەد مەجموعەیەک هەبوون یعنی ئەوەی هەبوو جا من لێرە بڵێن یعنی تقریباً وەکو وتم مەجموعەی خەڵق هەبوو ناو شۆڕشیشا خۆی بەڵام ئیتر ئەوە نەگەیشتە زۆر بەوە بە حەقیقەت چونکە حەساسیەتی زۆریش هەبوو لە بینی شخصی بارزانی و شخصی برایم ئەحمەد یعنی کە برایم ئەحمەد ئیسرار سەر شتێ بکە ئەو دژێ بوو یعنی ئەوەیان وابزانم زیاتر ئیسراری شخصی وەکو برایم ئەحمەد زیاتر مەلا مستەفای سوورە کرد لەسەر ڕێیەکەی خۆی ئاوا بوو عەلاقەی بینیان بەڵێ ئەو کێشە شخصیانەی ناو شۆڕشی کورد وای کرد بێت کە هەر لەگەڵ وەستانی ئەو شۆڕشە مەلا مستەفای بارزان لە چاوپێکەوتنیشی لەگەڵ ڕۆژنامەی کەیهانی ئێرانی سەردەمی شا ئەڵێ ئیتر کاری ئێمە تەواو بوو ئێمە خزمەتکاری شین پێت وایە ئەمە فکرێکی سیاسی لە پشت ئەم وەسانی شۆڕشەوەیە یاخود و خۆت ئاماژە پێکرد کەسایەتی ناڵێ خزمەتکاری شان شتیوایتیانێ بەزەڵی ئێشی ئێمە تەواو بوو ئێستا و مامەعنا خۆی ئەو تەوەجۆیشی وای هەبوو طبعاً وەکو بڵێ بۆ ئەوەی وا بکا کە ئێران زیاتر دژن نەبێ و ئەمریکا زیاتر دژن نەبێ و جیاتانە ئەو تەسریحا نەرمانە بدرێ بەڵام بەڕاستی من ڕێیموانە بوو بە حەقە نەک من زۆر کەس ڕێیوانە بوو کە پێویست ناکە ئەو بووترێ چونکە کابرا قەیشتی خۆی کردووەیتە تۆ بێڵی نێڵی بەڵام ڕێیەکی وای هەبوو ڕێیەکەی جیاواز بوو لە ڕێی ئێمە بەڕاستی تەسریحاتی زۆر نەرمێدا و ئەو تەسریحاتان گە بێنیتەوە ینی خەڵق زۆر لی هینە ناڕازیە بێ بەڵام ئیتر ئەو بنەوعێکە و تەسەووریە کرد چونکە بە تەمایە جارێک کە شۆڕش بکاتەوە باشتر نەرم بێ بەو نەرمیە بتوانێ کارێکی وا بکە ئەو جیهاتان زۆر دژ نەبن بەجال هەبێ لەو ڕوانگەیەوە ئەو بەو شێوەیە مجموعەیەک لێدوانی دابوو بەڵێ زۆربەی مەسەلەن کارکتەرەکان مەسەلەن ڕێیان لە بەسەر بەردەوامی شۆڕشەوە لێ کۆڵینەوانە لەگەر لەو قسانە بەڵام بۆ بەردەوامی زۆربەی زۆر بریانیاندا کە تەواو بێ لەسەر شەرحی مەلا مستەفا و ڕێی مەلا مستەفا و عەرەبەکان بە تۆڵێن پاڵەوانی شاشە ئەمە پێناسەیە کە دەلالەتە بۆەوەی کە دکتۆر مەحموود عوسمان هەمیشەوە کەسێکی ناڕازی و ڕەخنەگر دەرکەوتووە وە کەسایەتێکی سیاسی زۆرترین قسە و ڕەخنە و هەڵوێ سوبراری خۆی هەبوو لە ڕوودا و گۆڕانکاری سیاسیەکانە تۆ کە
بەردەوامی گلەی لە دەسەڵات ئەەکەیت بۆچی لە دوو خولیا بڵێم لە دوو کابینەی جیاوازی حکوومەت و پەرلەمانە ئەبیتەوە بە ئەندام پەرلەمان پێت وایە چۆن ئەم دوو جیاوازیە ئەم دوو فاقیە لە ناو کەسایەتی دکتۆر محەممەد عوسمانەوە کارکتێکی سیاسی دیار چۆن کۆکەیتەوە مثلەن پاڵهوانی شاشە هەر کوردێک وەختی خۆی تاریخی لە من ناوەڵێ پاڵەوای شاشە وەڵام نەمبیست و عەرەب وتبێتی پاڵەوان مەزەڵێن زۆر دەرەکەوێت ڕاستیشە ئەوە بە حەقیقەت من کە سەدام ڕووخا من پێشەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بووینەوە هەمومان کە سەدام ڕووخا لەلایەن کوردەوە و دوو حیزبەکەش نەکەر کورد یعنی دوو حیزبەکە کە وەختە دەسەڵاتدار بوون لە کوردستان سێژ دەسەڵاتدارن و لە عینی وەختا لایەنی تریش وایان پێ باش بوو حزب عێراقی کە ئێمەش یەکێ بین ئەندام بین لە ئەنجومەنی حکم وەختی خۆی باتی باوک سەربەخۆیەک لەو بینە تەوان و ئێمەش یەکێ بووین لەو پێنج کوردەی کە لە ئەنجومەنی حکوما بووین بەردەوام بوون ئیشی خۆمان کرد لەسەرەوە بەڵام ڕەخنەشمان زۆرە کرد بەڕاستی سەمن یەکم لەوان لە برێمە ڕەخنەمەگرت لەوی ترمەگرت ڕەخنە چییە ینی کە شتێ بە ناڕاست بزانێ ئێڵێ پێ لایەنی کە نێڵێ حیزبی هەیە لەبەر مەسلحەتی حیزبەکەی لەبەر بەعزێ ئەتیبارات بەس من شەخسێکم هیچ زەرر ناکەم غەیری زەرەی شەخسی مانیعم نەبووە زەرەی شەخسی ئەگەر بکەم قسەی خۆم بکەم ئێستاش وام و کۆنی ژوا بووم لەبەرەوە لەو بەینانە بەڵام ئایا بۆ ماوینێتەوە لەم پەرلەمان و لەو پەرلەمان من ڕێیمان وا بووە کە من ئەندامیش سەر بەخۆم بەڵام بەشێکیشم لە هاوپەیمانی کوردستان ناو لیستەکە بوون بەڵام سەر بەخۆم و پەراوێزیشم هەیە ینی هی خۆم هەیە لەو هامیشی خۆم هەیە لە تەسێحات و شتیوە پێم باش بووە لە ناو ئیشەکابی بۆی بتوانی دەور ببینی ڕەخنە بگری معارەزە لێرە بکەی تەئیدی ئەمە بکەی تەئیدی ئەوە نەکەی باشتر بۆ لەوەی لە دەرەوەی بووی کە نەتوانی دەورێکی وا ببینی ئێستاش من ڕێیم وایە تەبان شتێکی ئاسان نییە شتێکی زەحمەتە نەشمان توانیوە زۆر شت بۆ پێی کە خۆمانەوانی بیگۆڕین بەڵام دەورێکمان تیادیوە تەبان لەو ڕۆ ڕەنگە ممکنە هەڵسەنگانمەکان هەڵەش بێ نازانم بەڵام بە هەر حاڵەوە دەرەکەوێت لە ئایندا بەڵام بەو شێوەیە پێم باش بووە لە ناو شتەکابی هەوڵ بدەیت لەگەڵ لایەنی کاموو بەیەکەوە شتی باش بکەیت شتی خراپ بکەم بکەیتەوە بەڵام تا چەند سەرکەوتوین بەڕاستی زۆر سەرکەوتوش نەبووین نیسان واقعی بڵێ بەس با بزانین ئەم سێ ساڵش تێپەڕێنی بزانین ئەوێ بەچیە تۆ لە بەرنامەی پێشووترا چەند جارێک ناگەشتبینی خۆت پیشانە لەوەی کە هۆشیاری سیاسی کورد بەشەی نەکردووە ئێستش جەختت لەسەرەوە کردەوە کە باش نەبووین نیگەرانی ئەو دۆخە سیاسی تۆ پێت وایە ئەگەر کارکتەرێکی سیاسی وەکو خاڵی خۆش بوو بەلام سەفا بمایە دۆخی سیاسی کورد بەم ئاراستەی ئێستا ڕۆشت یاخود بەچێ ئاراستەی ڕۆشت وەڵاهی ممکن بوو ئەگەر کارکتەرێکی وا بمێنێ سەیتەرەی هەبێ و بتوانێت زیاتر خەڵکەکە لە دەوری کۆبێتەوە باشتر بێ بەڵام خۆ زمانی ئەویش ئەم براکوژی و شتارە بوویان ئەم ناکۆکی و ئەم بەز و ڕزمەی کە ئێستا بینی زمانی ئەویش هەبووە طبیعی بەڵام ممکنە مەسەن تۆزە لە وڵاتێکا کە تۆ چەند لایەنەتە بێوانە ئەگەر شخصێکی وا هەبێ دەسەڵاتی زیاتر بێ نفوزی زیاتر بێت تەئیدی زیاتر بێ ممکنە بتوانێت دەور بینێ لە کۆکردنەوەی خەڵق ئەو ناحیە بەڵام لەو وەختەشە ئێمە ئەگەر بیر بێتەوە لە 64ەوە ئێمە داخڵی ئەم ناکۆکی و دووبەرەکی و پاشی براکوژی بووین و بەخوا ئێستش ئەمەی کە تۆی بینی بەشێکی هەر بەردەوامی ئەوەیە بەڕاستی زۆر بەداخەوەتەوە کاک دکتۆر ڕێوار سیوەیلی نووسەر و ڕووناکبیر لە وتاریشیا لە لێکۆڵینەوەیشیا لەسەر کارکتەری سیاسی کورد دەسەڵاتی سەرکردەی سیاسی کورد قسە لەسەر دوو جۆر لە سەرکردەی سیاسیەکە پۆلێنیانەکە بۆ دوو جۆر بەشێکیان بە کارکتەری سیاسی ناوەبا و بەشێکیشیان بە قارەمانی کلاسیشی لە کارکتەری سیاسی لای ڕێوار سیوەیلی مەبەستی لەوەیە کە ئەمە ئەو سیاسیانن کە هەمیشە لە دوورەوە بە دووربین بەشداری جەنگەکانەکەن لە بەرزایی شوراکانیانەوە سێری کەوتنە خوارەوەی جەنگاوەرەکانیانەکەن بۆ خۆیان بە مەیدانی نایانێنەوە ئازار و معاناتەکانی نە پێشمەرگەکانیان نەهاوڵاتی و میلەتەکەیان بە پێچەوانەوە قارەمانی کلاسیشی لای ئەو سەرکردە سیاسیەیە ئەو قارەمانە سیاسیەیە کە بۆ خۆی بە فیعلی لە ناو
دڵی ڕووداوەکانایە لەناو قوڵایی ئازارەکانایە و هیچ کات لەوانی تردا نەبڕە و لە بەرزایی شوورەکانەوە سەیری کەوتنە خوارەوەی جەنگاوەرەکانی ناکا و بە دووربین سەیری شەڕ ناکا. پێ دوایە بە حکمی نزیکیت بۆ مێژوە درێژەی لەگەڵ بەلام سەفای بارزانی ئەو ئەکەوێتە ناو کام لەو دوو پێناسیەوە کارکتەری سیاسی بووە یاخود قارەمانی کلاسیشی لەو دووبەرێکیا تەرەف بووە لە ناویا بووە و دەوری خۆی دیوە لە هەموو ڕوویەکەوە قەت دوور نەبووە لە ڕووداوەکان ناو ڕووداوەکانە بووە و ناو ڕووداوەکانە ڕێی خۆی و هەڵویست و شتی خۆی هەبووە دوور نەبووە لە دوورەوە تەماشایەکە و لە دوورەوە ڕێی بدا لە ناویا بۆ هەتا کۆتایی بە هەرسەکە هاتووە بۆ خۆی بەشێک بۆ لە پێشمەرگە چێگل لە سیفەتەکانی مهمی بەناوسەوە بووە لە زۆر شەڕ و شتاکە بۆ خۆی لە پێشەوە بوو دائیمە زۆر دەوری دیوە و زۆر دەوری دیوە تا موچی ئاخرەکانی ئەگەر عمری زۆرتر بوو بێ ئەوە زەحمەتتر بوو بێ دەوری زۆر دیوە لە شەڕ و شتا لەگەڵ جەماعەتەکەی خۆ بۆ لە پێشیانەوە بۆ لە دەوریان بووە دەوری زۆر دیوە و پاشەوە ئەوی کە ممچینە بەعزێک کەس باش نێزانێ مەلام سوا و فەتەیەک ئێمە ئیشمان لەگەڵ کردووە جەولەی کردووە لە کوردستان دێ بە دێ بە پێ جاری وایە سواری وڵاغ بووە جاری وایە ئەمە جەولەمان لەگەڵ کردووە 3-4 مانگ لە منطقەی بادنیان و پێ هاتوین حتا خانەقین و گەڕاوینی تۆ لەم دێشەوێ ماوەتە لەو دێشەمە لەو دێشەمانە زۆر تێکەڵاوی خەڵق بووە لەو کە چۆتە دێ مەلای دیوە شێخی دیوە حیزبی دیوە غیرە حیزبی دیوە زۆر لەگە خەڵق تێکەڵاو بووە ئەی چێوە لەو ئەسوابانەی کە توانیوەتی کەسبی پشتیوانی خەڵق بکە شعبی زۆر شعبێتی زۆر بۆ مەناوسەبە یعنی و شعبیەتەی لەوە پیا کردووە وەکو ئێستا نەبووە ینی مەسئولی وا هەیە حیاتە نەکەزەی بینێنە بە هیچ لایەکاچێ مەسەرەن بەینەما ئەو زۆر زۆر لەو ناحیەوە دێ بە دێ گەڕاوە یعنی من لەگەڵی گەڕاوم لە زۆر شوێنە و زۆر ئەمی دیوە ئەوی دیوە ئەوی دیوە بتوانەوە تاسێکی زۆری هەبوو لە تاقیکردنەوەی زۆر بووە لەو ڕوانەوە لە مەهاباد پاش مەهاباد لەم دی و لە کوردستان عێراقی یەکێ لە بەڵام دائیمەش بە گشتی تەماشای کردووە بۆکو پێم وتی وتۆتی بەڵێ من ڕئیسی حیزبم بەڵام من مەلا و شێخ و ئاغا و کۆخا و حیزبی و غیرە حیزبی و عسکەری و هەمووکو یەک تەماشا هەوڵی ئەداکەوە گشتی بێ زۆر باشە ئەمە ئەگەر ڕوویەکی پرشنگداری دیوەکی پرشنگداری ئەو سەرکردە سیاسیە بوو بێ لە ڕۆژگاری خۆیان کە هەمیشە لە بەری جەنگەکانە لە پێشەوە بوو لە پێشمەرگەکانی دانەبڕا و ژیانێکی جیاوازی نەبووە طبعا تا ئەوەی کە بڵین هەیە ئینسان بە عمراچێ فەرقەکە طبعا هەمووی دائیمی نا بەڵام لە ئەوەڵەوە هەروە بۆیان پێ دوایە کاک دکتۆر ئەم کەلتورە سیاسی کە لە بەرزانیا بەرجەستە بوو وەک سەرکردەیەکی وەک ڕابەری شۆڕش درێژ بوو بێتەوە نەوەکانی دوای خۆی مەبەستم لە نەوەکانی کوڕەکانی نییە ئەوەندەی کە مەبەستم لەو نەوە سیاسیە کە دوای تاڵەبانی دێن دوای بارزانی دێن ئەدای سیاسی کوردیەکەن و درێژە بە شۆڕش ئێن شۆڕش ئەگەین نەخۆناغی دەسەڵات یعنی ئەم کەلتورە بۆ درێژ نەبووتەوە بە نێو نەوەکانی دوای مەلا مستەفا زۆر کەم درێژ بووتەوە و هۆکانی بەرژەوەندی زۆر بۆ کاکە زمانی بەرژەوەندیە زمانی ئەو وەختە ئێمە لەو شاخە بووین جاری وا هەبووە بە 6 مانگ 5 دینار وەرنەگرتووە لەو شاخە وەختی خۆی پێشمەگە نانی نەبووە جاری وا بۆ ئێمە لە منطقەی بارزانمە خەزەقانەمان هەبوو بە 6 مانگ بە 3 مانگ 2 گۆشمان ناخوارد مەسەن خەڵق وا بوو ئەو زمانی بەڵام طبعا ێستا شارت هەیە و مەسلحەتت هەیە و پارەت هەیە و حکوومەتت هەیە و ئیمکانیاتت هەیە و گەندەڵی پێیا بووە و شت پێیا بووە خەت معلوم خەڵقەکە هیچ ئەوەی ئەو کردوەتی بەردەوامەکەی نبینی بەڕاستی بەرژەوەندی پێیا بوو بەرژەوەندیەکان خەڵقی تەمەڵ کردووە خەڵقی گەندەڵ کردووە خەڵقی لێکجا کردوێتەوە دووبارێکی پیا کردووە کێشێ پیا کردووە وەزعەکە زۆر گۆڕاوە ئێستا زۆر جیاوازە لەوەی کۆن ئەو لە زروفێکا بووە ئەم لە زروفێکە ینی ئەو بەردەوامیە زۆر نبینی ینی کەمترێ بینی ڕاستە بەڵام تۆ پێ دوایە بەرژەوەندی ئەوەندە شتێکی خراپە مرۆڤ بۆ خۆی پشتی تێ بکات ئایا ناکرێت تۆ بەرژەوەندی خۆت و هی ئەوانی تریش لە یەک ئاستە ئەپارێزی لە هەمان کاتە چەنگریی بە ژیانی خۆتی وەک سەرکردە وەک پێشمەرگە بەڵێ ئەتوانی بە شەرتێک سیستەمەکەت لەش ساغ بێ و یاساشە بێ ئەگەر سیستەمی تۆ لەش ساغ بێ سیستەمێکی تەواو بێ ڕەخابەی تیا بێ هێنی تیا بێ چاودێری تەواوی هەبێ سیستەمی لەش ساغ منعی گەندەڵی وشتی واکە
و لە عینی وەختە ئەگەر سیستەمی لەش ساغە دەبێت یاساشەوی یاسا حکم بێ نەک شەخص حکم بکە یاسا دامەزراوەکان ئەوە ببێ بەڵێ بەرژەوەندی خۆش دەپارێزی شتی معقول تەمان وهی میلەتەکەش دەپارێزی بەرژەوەندەکانی ژنابنە هۆی شەڕ لەگەڵ ئەم و ئەو بکەی بەڵام ئێستا سیستەمەکەت لەش ساغ نییە و طبیعی یاساش ئەو حکومە ناکە کە بینی باکسەوە تاکە کەس ئێستا حکم زیاترەکە لە یاسا ئەبینن لەبەر چاوتە ئێستا مەسەن ئێمە لە کوردستان پەرلەمانمانێ حکوومەتمانێ بەڵام تاکە کەس مهمترە لەوانە ئێستا وەکو خۆ دەبینی لەبەر چاو ئاشکرایە و کێشەش لە بینی تا کەسەکانە ئەگەر بیرە بێتەوە 94 تا 98 4 ساڵ کورد یەکتری کورد لەبەر ناکۆچی بینی شخصی کاک مەسعود و شخصی جاڵتەمکە ئەو دووە ڕێکەوتن هیچ نەما کێشە و مێشە یعنی ئەگەر سیستەمەکە لەش ساغ بێ لەسەر بناغێکی ڕاست بیناکرا بێ و یاساش حکم یعنی حکم بکا و عەدالەت تێشتێ هەبێ دەتوانی بەرژەوەندی عام و خاصیش پارێزی و هیچ مشکێش نابێت زۆر بەڵام ئەوانەمان نییە ئێستا ئێمە زۆر لەوە تووشی ئاڵۆزی بووین بەڵام ئەوان بە پێچوانەی بۆ چوونەکەی جەنابتەوە لە یەکەمین کۆنگرەی هاوپەیمانێتی نێوانی شێتی و پارتیە ڕایان گەیان هەردوو سەرکردە بارزانی و تاڵەبانی کە ئەگەر دادگایی بکرێ بێگوناهترین کەس لەم شەڕای ئێمە بووین ڕاز نییە کەس بڕوا بۆ ناکە کێ مەسئولی یەکەم بێ ئەو گوناهوارترین کەسە بێگومان بەرپرسیارەتی زیاتری لەسەر شانە و ڕاستە سەرەتا وتمان تۆ ڕۆڵی پزیشکت لەناو شۆڕشا بینیوە تۆ پزیشکی تایبەتی بارزانی بوویت یاخود بۆ پێشمەرگەکانی هەر بەو شێوەیە بۆ هەمویان من ئەو پێشمەرگەش و هەموو کەس ئێمە خەستەخانەمان هەبووە وەختی خۆی ئێمە لە مەکتەب سیاسی بووین ناوپردان 10 ساڵی لێ بووین لە مەنتقەی باڵک هەموو کەسێ بچۆ بپرسە لەوێ هەمووی زانن ببوورە دکتۆر گیان ناوبڕێک و دینەوە بەدەن